ئەمە دیمەنی ڕۆژاوای کوردستان و ناوچە عەرەبیەکانی ئیداری خۆبەڕێوەبەریە دوای کۆبوونەوەی پیرمام کە سەرۆکی پارتی داوای ڕادەستکردنی ڕۆژاوای کوردستانی کرد. بارزانی لە کۆبوونەوەی پیرمام چ نەخشە ڕێگەیەکی هەبوو. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئامادەی کۆبوونەوەیەک بوو لە نێوان تۆمبارەک مێردەی تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری سووریا و وێنلی گرین کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەولێر و ژەنەڕاڵ کێڤن لامبارد فەرماندەی هێزەکانی ئەمریکا لە سووریا. لەلایەنی کوردی شەریەکە لە مەزڵوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە و ئیلهام ئەحمەد بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی ئیداری خۆبەڕێوەبەری و محەممەد ئیسماعیل سەرۆکی ئەناکەسە ئامادە بوون. بە جۆری ئەو زانیارانی ئاشکرا بوون لا کۆبوونەوەکەدا بارزانی داوای ڕادەستکردنی ڕۆژاوای کوردستانی کردووە بە هێزەکانی ڕۆژ کە لەلایەن ئەنەکەسەوە سەرۆکایەتی دەکرێن. بەڵام و پلانی بارزانی لەلایەن هەسەدە و ئیداری خۆبەڕێوەبەریەوە بە تەواوەتی ڕەت کراوەتەوە. ئەوەی بارزانی لەو کۆبوونەوەدا خستوێتە ڕوو بە ناوی دەست پێشخەری بووە بۆ چارەسەری دۆخی سووریا. بەڵام نەخشە ڕێگەکەی سەرۆکی پارتی جێی پەسەندی هەسەدە نەبووە. بارزانی وەها قسەی کردووە کە ئەنەکەسە بە نوێنەرایەتی کورد لەگەڵ حکومەتی شەرع دەست بە گفتوگۆ بکات. ئاماژەی بۆش کردووە کە پێشمەرگەی ڕۆژ لەگەڵ هەسەدە زیندانیەکان بپارێزن و سەرپەرشتی دۆسی ئەمنی ئەو ناوچانە بکەن کە مەترسی سەرهەڵدانەوەی داعشان لێ دەکرێت. هەمان کات ئەمریکیەکانیش وتویانە کە ئەوانیش دڵخۆشن بەوەی کورد یەکدەنگ بێت. ئەگەر شتێک هەبێت لە سووریادا بۆ کورد بەدەست بێت ئەوە بە یەکدەنگی بەدەست دێت. ئەو نەخشە ڕێگەی بارزانی بۆ شاندی ئیداری خۆبەڕێوەبەری جێی سەرسوڕمان بووە چونکە لە جیاتی پشتیوانی بۆ هەسەدە و ئیداری خۆبەڕێوەبەری بارزانی هەوڵی داوە بەرژەوەندیەکانی ئەنەکەسە لە ڕۆژاوای کوردستان جێگیر بکات. دوای کۆبوونەوەکە شاندی ئیداری خۆبەڕێوەبەری زۆر نیگەران بوون هەر بۆیە لە شەوی ڕابردووە شەڕی نێوان چەکدارەکانی دیمەشق و هێزەکانی هەسەدە فراوان بووە. شەڕیمان و نەمان دەستی پێکردووە. هەردوو لە هەوڵ دەدەن تا گەیشتنە ئامانجی ڕێکەوتنێک زۆرترین خاک کۆنتڕۆڵ بکەن چونکە ڕێکەوتن لە بەرژەوەندی هەردوو لایەنی شەڕکەرە. بەڵام ئەوەی زیان لە ڕێکەوتنەکە دەکات پارتی دەسەڵاتی تورکیایە کە هەر یەکەیان ئامانجی جیاوازی خۆی هەیە.